ده مثاله که بحث الگوهرینا پارزگار دهوک تتکرن نهاج سیوی کاندید نیبو پست پارزگار دهوک گهشتی انجمن پارزگاه دهوکه و فراکسیون پارتیجی پیشکشی سروکاتی انجمنی کریه و بریارت چند روژن دهاتی دا ریو رسم دنگدان بو هلبجارتنا پارزگار نی پریوب چند کاندید لیستا پارتی دموکراتی کردستان شلای انجمن سرکردات یا پارتی دموکراتی کردستان و هات یا راست پاردن و سیوی گهشتی انجمن پارێزگاها دهوک فراکسیۆنا پارتی ما پێشکەشی سەرۆکاتی ئەنجومەنی کریە بۆیە کە سەرۆکاتی ئەنجومەنی دیف پەیرەوێ ناوخۆی دێ ڕۆژێکی دەستنیشان کردن بۆ دەنگدان لەسەر بژم وی پۆستەهەکانی پەسەندکردنەوەی دیف وی یاساهەکانیژی یاسا ژمارە سیا ساڵە 2009 ویا هاتیا ڕازڤەکردن دێ کۆدەمێ دەنگدان سەرتێت ئەغلەبیە مطلقاتێتە پەسەندکردن دێتە بلندکردن و ریو رسم یان بیشین ریکاری نیاسایی اونده مرسوم هرمی بود در کویتون و دستیندا یاسایی برانبر سروک هرمی با آماده بونا وزیر نافخوی خودو و دست کار بود و پارزگار سروک فراکسیونا کسکل انجمن پارزگاه دوکشت بجید و کوپیتوی هماهنگید ناو برامه و پارزگار بریدانه بو بلکو جاران را گرجی بوی همبرکار ما ل 2014 ام بەڕێزە بۆ پارێزگاری دهۆک تا ئێستاش یعنی هەماهەنگێکی تەواومان نەبوو لەگەڵیان یعنی کەواتە یعنی لە ڕووی گۆڕینەوەی معلومات و ئەو شتانە بەڕاستی یعنی کەسێک بوو لەوانێ لە زۆر شتە مەسەن ڕێگر ببێت کارەکانی ئەنجومەن خۆی یعنی لە نێوان هاوڵاتی یعنی سەرچە پردێکە لە نێوان ئەنجومەنی پارێزگا و پارێزگارەوە و دەبێت یعنی پارێزگا و لەگەڵ ئەنجومەنی پارێزگا دەبێت هەماهەنگێک یعنی ناڵێن مەسەن 100% بەڵام یعنی 95% دەبێت هەماهەنگێک تەواویان هەبێت ڕۆژنامەوانێک جیت بێژێت الهەرێما کوردستانê guhorînên kargerî û alogorkirina pûstan proseka bi zehmet e û dema ev prosêse tête encamdan jî ji bilî guhorîna serûçavan hîç guhorîneka dît ji warî da peyda naket. گوهرینا کەسال هەرێما کوردستانی و پارێزگا دۆکێژی گەلێکا بزەحمەتە ینی پرۆسەیەکە تێتە بزەحمەتێ خستن ئەتگەل وەیەکێژی دە پشتیوێ زەحمەتێ ئەمەکە کەسێک تێتە گوهرین کەسێل دیڤەژی تێت چت شتێت نینن هەمان تنێ سەر و چاف تێنە گوهرین لەجا دەما دەرباس بوویدا نایەتە وێشارتن پارێزگاری دهۆکێ بخۆشی دان بۆ یەکێدانا کە دهۆک هەژارترین پارێزگا ڕێژەیە هەرە بیتریا هەژاریە ڕێژەیە هەرە بیتریا ئاوارە سنوورێ پارێزگەهێنە ئیڤیامە ئەوە پارێزگارێ بێت کە جیێ کاک فەرهادە دروشی وەرگرێت بگار بێت وان کێشە و ئاریشە و وان کێ مگاسیل پارێزگەهێ نەهێلێت پارێزگارê Duhokê berê neşya belayeniya xwe ragirêt. Ev taybetî jî di babetê xirvebûna mamosta û fermanberên Duhokê da rolekî xirab hebû û wekû kadirekê partî derkev û layenên siyasî yên herêmê pirekxistina xirvebûnê tûmetbar kirin û partî bi xwedana Duhokê bi nav kir. El torên civakî jî digel destbikarbûna parêzgarê nî hevwelatî taradeyekê mezin bihêvîne ji drûzbûna guhorînan. Ji ber ku amajepê çendê dikin ku fera hukmranî bête guhorînek filan û fîsar û fera çaksazî ti şefafkirina dihatê giştî dabîtnek birîna mûçeyî. Amed Birîvkanî, Kanalê Osmaniyê Peyam, Duhok.